هەمومان نەزانین حکوومەتی کار بەڕێکەر و ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بەردەوامە لەسەر پیادەکردنی سیاسەتێکی ستەمکارانە و هەمیشە بێد و دڵی سەرقاڵی چاواشەکاری گەلەکەی خۆیەتی. ئەم تایبەت لە حکومەت و حکومڕانی لە هیچ شوێنێکی دنیادا بوونی نەبووە و نابێت. بڕیاری دادگای فیدرالی تایبەت بە تەوتینکردنی موچە چارەسەری ڕیشەی و نەخشە ڕێگای دروست و دڵخوازی سەرجەم چین و توێژەکان بوو. بە ئاشکرا هەست بە پلانگێڕی ژێربەژێر و مجاملەی نەخوازراو دەکەین لەلایەن بەشێک لە هێزەی عێراقیەکان بۆ لایەنێکی سیاسی هەرێم کە دژ بە خواسی فەرمانبەران و بڕیارەکانی دادگای فیدرالیە. دواکەوتنی موچە و تێکدانی گوزەرانی هەمووان لە ئەنجامی پابند نەبوونی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم سەرچاوی گرتووە. جارێکی تر دژایەتی خۆمان بۆ هەژماری من و هەوڵە نەزۆکەکانی دووپا دەکەینەوە کاتێک حکوومەتی ماوە بە سەرچوو ئامادە نییە داتاکان بداتە بەغداد، ئەوە بەرپرسیارەتی تەوتینکردنی موچەکانمان دەخەینە ئەسۆی پارێزگاری سلێمانی و دەسەڵاتدارانی ئەم زۆنە و سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکان کە دەتوانن ڕاستەوخۆ داتای فەرمانبەران بنێرن بۆ وەزارەتی دارایی عێراق وەک لە بڕیارەکەی دادگای فیدرالی دەهاتووە. جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدرالی بە تاکە چارەسەر دەزانین لە بانکە حکوومیەکانی عێراق و بەبێ هەڵاوێردنی هیچ بانکێک و زەقکردنەوەی تاکە بانکێک. بە پێچەوانەوە هەڵوێستی توندمان دەبێت بەرامبەر هەردوو حکوومەت. داواکانین لە هەمووان ساز و ئامادە بن بۆ گرتنەبەری هەر هەڵوێستێکی مەدەنیانە دژ بە هەر پێشهاتێکی نەخوازراو لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە.